دبن بن یارەتی پێغەمبەر دبن بن یارەتی پێغەمبەر. ئەمڕۆ وەکو بەڕێوەبەرەتی ئەوقافی سۆران ئێمە لە بەڕێکردنی حاجیان لە شاری سۆران لە پێش مزگەفتی سەروەران ژمارە ئەو ساڵی حاجیەکانمان زیاتر لە 350 حاجیە. ڕێژەیەکی زۆری ئافرەتانیش لەو سەفەرە بەشدارن. ئاسانکاریی تەواوین لەبۆ کردوون، مرشدی ئیداری، مرشدی دینی، هەتا تیمێکی پزیشکی یاوەرانی ئەو حاجیانە ئەبن بەرەو عەرەبستانی سعودی بۆ جێگەیاندنی فەرزەی حەجی ئەمساڵ. وڵای ئێمە ئاخر لەرەزا دڵخۆشین، چونکە لە ژیانن ڕۆژێکوها ڕێکەتیا کە بچی. ئێستاش الحەمدولیلا خۆم و خێزانم ڕێکەتیا کە بچم لۆ حەجێ ئینشاڵڵا خوا لۆ هەموو ئەو کەسەی پێی خۆشەکە بچی لۆ حەجێ خوا لۆ ڕێک تێخی و ئەچی ئەستا ئەو جێ پیرۆزای کە ئەو جێ خوای گەورە بانگەوازی کردیە لۆ مەلۆ ئیسلامە و لۆ ملەتی کوردی لۆ هەموو کەسێکیکەوە پێی خۆشە بیستە ئەو جێ خۆشەی و ئێمە زۆر زۆر خۆشحاڵین و وڵڵاهی من لە ژیانم نازانم زۆر پێ خۆشحاڵین وەڵڵاهی بەو سەفەرەی سەفەرێکی پیرۆزە لە ڕێی خوایە. 3 سارە ناوین نوویستێ وەڵڵا ئینشاءالله و ڕەحمانە بەقسمەت هەموو بسلمانابی ئەوەی حەزی لێبی ئینشاءالله ئەوەی ئامانجبی بەقسمەت هەموو بسلمانابی ئینشاءالله بە حەول و قەوەتێ خوای سەفەرێکی خۆشە سەفەرێکی پیرۆزە زۆر دام ئەوەیە ئاواتم ئەوە بوو ئەو سەفەرم کەتە بەرێ و بەخێر و شاید بچم و بێمەوە نەخش لە ئومەتی محەممەدە لە مستەفای خوا ئاگاداری هەموو مسلمانان یا خوا حافظ بی. والله زۆرە دڵخۆشین بەو سەفەرای ئەو 3 سارە ناوی خوانویستم ئینشاءالله هەوسان ناودەرچوو لەسەر خێرا پیرۆز بی لە ئومەتی محەممەد بەنسیب ئومەتی محەممەدە المستەفای کە خوایە زۆرە دڵخۆشین والله ئینشاءالله و ڕەحمانە لۆی سەفەری سەفەرا مەبارەکە ئینشاءالله. ڕێگای مەدینە چێنم ڕێگای مەدینە هەی بچێنم ئاوی بۆ بێنم داوی دەوڵات ئاوی بۆ بێنم زمزم باوی دەوڵات دەبن بن بۆ زیارەتی پێغەمبەر دبن بن بۆ زیارەتی پێغەمبەر.